بازنەی ناڕەزایەتیەکان لە بەرامبەر دواکەوتنی موچە و بەردەوامی سیستەمی پاشەکەوتکردن فراوانتر دەبێت و دەستەیەکی 19 کەسی بە ناوی بەرەی ناڕەزایی خەڵک لە سلێمانی بۆ نیشاندانی ناڕەزایەتیەکان پێکێنرا. ئەمجارێن مامۆستایان بە تەنها ناڕەزایی دەرنابڕن، بەڵکو زۆرینەی چین و توێژەکانیش دەنگی ناڕەزایی دەدەن بە گوێی حکوومەتدا. لێرە ژمارەیەک هاوڵاتی بە نوێنەرایەتی چین و توێژە جیاوازەکانی شار و شارۆچکەکانی دەوروبەری سلێمانی و گەرمیان دەستەیەکی 19 کەسیان بە ناوی بەرەی خەڵک پێکێنا. ئەوان دەیانەوێت لە ڕۆژانی داهاتوودا سەردانی شار و شارۆچکەکانی هەرێم بکەن بە مەبەستی بەشداریکردنی خەڵک لە خۆپشاندان و ناڕەزایەتیەکان. تەنها مامۆستایان نین، ئەم فشارێکی جددیە بێ لێرەوە هاوڵاتیانی خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە کە ئەم جارە خەڵک گەیشتۆتە تینی، بەڵام ئێمە داواکەین هەموو هاوڵاتیان لە چوارچێوەی کاری مەدەنی فشار بکەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان جەریانە وەرنە سەرجادا، با ڕوبەڕوو بمانکوژن، ئەوانە کە جەریان با بمانکوژن مستەقبەلی ئەوانە لە هیچ کام لە دیکتاتۆرەکانی وڵاتانی عەرەبی باشتر نابێ. بەڵام ئێوە داواکەین ئەم زەنگە زەنگێکی باش بێەوە بە خۆیان بێنێتەوە. وەک ئەندامانی دەستەکە ئاماژەی بۆ دەکەن بەرەی خەڵک کراوە دەبێت و لە ڕۆژانی داهاتوودا نوێنەری پارێزگاکانی دیکەی هەرێمیش دێنە ناو دەستەکەوە بە ئامانجی ئامادەکاریکردن بۆ خۆپشاندانێکی فراوان کە وەکو خۆیان دەڵێن بڕیارە لە 27 مانگ ئەنجام بدرێت. دەستەکە نوێنەری هەرێک لە پێشمەرگە دێرینەکان، کەسوکاری شەیدان، مامۆستایانی زانکۆ، فەرمانبەران، کەسوکاری زیندانیان، مامۆستایانی ناڕازی، ئەندازیاران، چالاکانانی کۆمەڵی مەدەنی، پۆلیسی خانەنشین، کارمەندانی تەندروستی، پارێزەران، ڕۆژنامەنووسان و کاسبکاران پێکاتون. کاکە هاوڵاتی هیچی ناوێ، تەنها خزمەت گوزاری دەوێ، تەنها دەوێ بژی، هەمووی بۆ خۆتان. پێشنیارم ئەوەیە هەموو هاوڵاتێکی ئەو نیشتیمانە بە باوکو و دایکی مناڵ، بە مامۆستا، بە فەرمانبەر، بە دوکاندار، بە هەمووی پێیان بڵێ بەسە. یەکێتی مامۆسایانی کوردستانیش چاوەڕوانی وەڵامدانەوەی ئەو داواکاریانەیە کە خستبوویانە بەردەم بارزانی و لە ئەگەری جێبەجێ نەکردنی ئەو بەڵێنانەی پێیاندرا بوو ئەوان سوورن لەسەر بایکۆتکردنی دەوامی ئەمساڵ. آخر وەرەقە ئاخر هەنگاومان ئەو بوو لەگەڵ بارزانیا کۆبووینەوە. بارزانی وعدێکی جددی بە ئێمەیەوە کە سیستەمی موچیان نایهێڵەمیان چاکسازی تیاکەم بم شێوەیە نامێنێتەوە. ئێمە ئێستا چەند ڕۆژێکمان لە بەردەم ئاماوە لە بینی ئێمە و بارزانیە لە حاڵەتی نەبردنە سەر ئێمە کۆمەڵی بڕیاری مەکتەبی تەنفیزیمان هەیە، لەوانە گرتبوونەوە لە سەرجەم شارەکانە بەم شێوەیە، هەروەها بەشدارینەکردنی زەنگی خوێندن. ئەوەی جیاوازە لە بەرەی ناڕەزایی خەڵک بوونی نوێنەری کاسبکارانە لە نێو دەستەکەدا. ڕەنگە کاسبکاران گەیشت بنە ئەو بڕوایەی بۆ نێشتنەوەی قاسەکانیان بە بەتاڵی پێویست بکات لە خەمی پڕکردنەوەی گیرفانی موچە خۆراندا بن. دیار جەمالێن ئارتی، سلێمانی.